بڕیاری زیادکردنی باج لەسەر ئۆتۆمبیل لە پاڵ قەیرانی داراییدا. کاریگەری لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان دروست کردووە. ئەو کەسانەی کە ڕۆژانە مامەڵە بە ئۆتۆمبیلەوە دەکەن بڕیارەکە لەم کاتەدا بە گونجاو نازانن و پیان وایە کاریگەری خراپی لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دروست کردووە. کەسابەتی بازاڕی کڕین و فرۆشتنی سیارەی لە ناو بازارە بەڕاستی نەهێشتووە، یعنی ئەوەی ماوە لە سا پێنجە. کاریگەریەکانی ینی بڕیارێکی باش نییە، بەڕێمە بڕیارێکی باش نییە لەبەرەوەی بازاری تێگا بەڕاستی. مامەڵەکارانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل باس لەوەش دەکەن قەیرانی دارایی پێشتر بازاڕی ئۆتۆمبیلی لاواز کرد بوو، بەڵام بەم دوایە بڕیاری زیادکردنی باج هێندەی تر بازاڕی لاواز کردووە. بێزگەلەوەی کە قەیرانی داراییەکە زۆر بوو، حکوومەت هاو ئەم باجەی زۆر دروست کردووە لەسەرمان، باجێکی یانی نازانین لەپڕ هی ژینگەی هێناوەتە پێشەوە، هی ڕسوماتی سیاری بەرز کردوێتەوانێ بەبێ هۆکارێک. ئەمڕۆ خەڵک هەر نایە بەلایە، یانی بەلای تەحویلیشانایە، تەحویلەکە سێرەکە ئەمڕۆ 300-400 هەزار نایەتە کابرا پێی نییە. ئێستا کردوێتی بە مانگی ملیێنێک، جاران مانگی یەکەم 500 هزار و مانگی دووەم 100 هزار. ئێستا دوو مانگ ئەم سیارێ دوو مانگ لای یاوە 2 ملیۆنی لێ سەنوون. ئاخر ئەوە تۆڵی قەیران و خەڵک کێشەی دارایی هەیە نابێت و ئەوە بکەیت. وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕایدەگەنێت بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە دراوە و بەڕێوەبەرایەتیەکەیان پابەند دەبێت بە جێبەجێکردنیەوە. نووسراوی ئەنجومەنی وەزیران کە لە سەرەتای مانگی سێ ئاراسی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆی لە ناویشا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی، ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بە سروشتی کارەکەمان کە دەستگایەکی جێبەجێکاری فەرمانەکانی سەر و خۆمانین لە بەرواری سێسی ئەو بڕیارە جێبەجێکراوە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و لەو بڕیارەدا گۆڕانکاری لەسەر ڕسومات و غەراماتی هاتوچۆ هاتووە و هاتوانین بڵێن بە ڕێژێکی بەرچاو ڕسومات و غەراماتی هاتوچۆ زیادی کردووە. بەم دوایە ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە چوارچێوەی کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهاتدا بڕیاری زیادکردنی باجی لەسەر ئۆتۆمبیل خستە بواری جێبەجێکردنەوە. بڕیارەکەش بەتایبەت لەم کاتەدا کە قەیرانی دارایی بەرۆکی هەموو وڵاتیانی هەرێمی گرتووە بە بڕیارێکی گونجاو نازانرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.